ئێوە تا چەند لەگەڵم ستایلن؟ ئایا ئەم ستایلە ئەتوانرێت لەگەڵ کللتوری کوردەواری ئەمەدا بگونجێت یاخود چەند ئەتوانین پابند بین بە ڕەنگەکان حەزمان بۆی هەیە تا چەندێک بێزارە بین لی هەمووم بابەتە زیاتر قسەی لەسەر دەکەین پرسیار لە خاتوو پەیام عەلیەکەین کە دیزاینەرە خۆی یەکێکە لەو کەسانی کە دیزایانی بەشێک لەو ستایلانە ئاکات. پەیام عەلی لە سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمە بێت خاتوو پەیامبانیت باش ڕۆژێکی باش بۆ تۆ. ڕۆژێکی باش بۆ هەموو لایەکتان بەیانیتان باش زۆر سپاس بۆ میوانداریەکەتان خۆشحاڵم بە ئامادەبوونم لە پرۆگرامەکەتان بە شێوەیەکی گشتی لە چەند ساڵی ڕابردووە بە تایبەتی لەم ساڵە گرنگێکی تاو بە دیزاین و ڕێخستندا دراوە پێشتر وانە بوو ئەویش لەبەر ئەوەی کە ئێستا دەوری سوۆشیال میدیا دەورێکی زۆر گرنگ ئەبینێ لەمەیە خانمانی ڤلۆگەر ئەرکێکی زۆر گەوریان بینیوە لەمەیە لە چاوکردنەوەی خانمان لە بەردەوام بەرەو پێشچوونی ستایلەکانە دیزاینەکانە کە بڵاوی ئەکەنەوە لە ڕێگەی سوۆشیال میدیا من خۆمی کە گوملۆ کەسانی زۆر ئیشم لەگەڵ خانمان کردووە هاوکاریم کردوون بە خۆشحاڵیەوە پرسیاریان کردووە لەسەر هەنێشت کە دیزاینم بۆ کردوونەتەوە ینی ئیشێکی جوانمان کردو بەیەکەوە جیاواز لە ساڵەکانی تر. باشە خاتوو پەیام ئەو ستایل و یاخود ئەو شێوازی ڕێکخستنی ماڵی کە ئێستا هەیە لە ناو هەرێمی کوردستانە بەگشتی ینی لە شارەکان لە سلێمانی لە هەولێر زیاتر خۆی لە چ ستایلێک ئابینێتەوە بۆ ئەم سەردەما؟ لە ئێستایا ناتوانین شتێک تهدید بکەین ڕاستە بە تایبەتی مینیمالیزم سادەیی پەیڕەو ئەکرێ لە ئێستەیە بەڵام لە هەنێ شوێن ناجارێ با بڵێن ئەو پێشکەوتنە زۆرە نەبوو ئەمیش ئەگەرێتەوە بۆ ئەوەی کە هەتا ئێستا ئەزمونێکی کەم هەیە لەو بوارەیە یان کەسانی شارەزا کەمتر ئیش ئەکەن و بواری مادیش زۆر دەور ئەبینێ لەبەرەوەی تۆ گەرتێ هەموو ساڵێک لەگەڵ ئەم شتانەیە بگونجیت پێویستە بواری مادی و باش بێت ینی لە کوردستانیشا بەداخوانی گەلاوچێ ببوونی ئەم زڕۆفۆ ئێستا نەتوانین هەموو ساڵێک ئەم گۆڕانکاریانە بکەین یان ڕێخستنەکان هەموو ساڵێ تازەکەینەوە ئەمە دەورێکی زۆر گرنگی هەیە بۆ خانمان لە دیزاینکردنە. باشە خاتوو پەیام پەیوەندی بە پێشکەوتن یاخود دواکەوتنەوە هەیە ستایلی ناوماڵ و ئەو شێوازەی کە ئەو کەسانە هەڵیە بژێرن بۆ ماڵەکەیان؟ ناتوانین ئەوە سنووردارکەین هەنێک کەسێ لە کلاسیکە ئەمێنێتەوە حەزی لە ستایلی کلاسیکە هەنێک کەسی شێ حەزی لە تازەگەریە لەبەرەوە ئەمە ناتوانین بڵین پێشکەوتن یا دواکەوتن لەبەرەوەی کە کەسایەتی مرۆڤەکان و حەز و خولیایان لە ڕێخستنی ماڵەکانیان ئەم شتە دیاریەکات. باشە بەگشتیە گەر باسی ئەو کەسانە بکەین کە حەزیان بە گۆڕانکاریە لە ستایلەکانە بۆ ماڵەکەی یاخود بۆ شێوازی جلوبەرگەکەی بێت بە تایبەت خانمانیش جیا بکەینەوە ئەوەیە کە زۆر حەزیان بە گۆڕانکاریە یاخود حەزەکەن گۆڕانکاری لە ماڵەکەیان مێزێک لەم سەرۆی بن یاخود پەردەکە گۆڕن ئەمانە پێویستی بەوەیە کە تۆ ئەبێت لایەنی مادیت زۆر باش بێنجا ئەمە بکەی یاخود تۆی دیزاینەر پەیامت چییە بۆ ئەوانەی کە ستایلێکی جیاوازیشیان هەبێ بەبێەوەی کە تێچوویەکی زۆری هەبێت؟ مەرج نییە من خۆم بیدایەت کە دەستم کرد بە ئیشی دیزاین بەشتی زۆر سادە و ساکار دەستم پێکرد شتی زۆر ئاساین بەکارێنا و نرخێکی لاوەچێ زۆر نەبوو بێ بەڵام بە شێوەیەک چوومە ناو سوۆشیال میدیا و ماوەی 3 ساڵە کار لە بواری دیزاینەکەم لە ڕێگەی پیجەکەمەوە خاوەنی پیجی پێوەم دیزاینم عنی خەڵک وا خۆشەویستم حەزیان لەو سادەیی و لەو نرخەکەم و تێچووەکەمە بوو کە بەکارم هێنا لە دیزاینەکانمە پرسیاریانە کرد کە بۆ نمونە دیکۆرێکی زۆر جوانم ڕێکە خست دیزاینێکم ئەکرد پرسیاری تێچووەکەی ئەکرا کە نرخێکی زۆر کەمی هەبوو یعنی جاریا بوو حەپەسانە ینی چۆن ئەمە من ئەڵێم سەلیقەی خانمەکە خۆی بە تایبەتی ئەمە لەبەری واداماننا کە خانمان بە زۆری حەزیان لە گۆڕانکاری و لە دیزاین و لە بابەتی ماڵە سەلیقەی خانم خۆی زۆر دەور ئەبینێت تا چەند حەزی لە گۆڕانکاریە چەند حەزی لە خۆگونجاندنە لەگەڵ ئەو ستایلی کە ئێستا هەیە. بەڵێ خاتوو پەیام من پێم خۆشە سوود لە زۆرترین پەیامەکانی بەڕێزە ببینین بۆ خانمان و بۆ هەموو کەسانێک کە ئارەزووی دیزاینی جیاواز و سەردەمیانە و جۆراوجۆرەکەن پێم بڵێ کام ڕەنگ
گونجاوترە بۆ دیزاینکردنی ماڵ جاگەر یەک بۆشمان جیاکەیتەوە خراپ نییە بۆ نمونە ژووری دانیشتن میوان پێشوازی چ ڕنگ بێ زیاتر و چێشخانە کامیان بێ وە شوێنی خەوتن و ئیسراحەت کام ڕەنگەیان بێت. بەگشتیەوەی لە سوۆسیال میدیا من ناسراوم زۆرم حەز لە ڕەنگی ڕەشە زۆربەی شتەکانی ماڵەکەم ڕەشە بەڵام ئەگەر ئێمە بە شێوەیەکی گشتی باسی ڕەنەکان بکەین ناتوانین یعنی جایکەینەوە یان بڵین هەر ئەبێ ئەم ڕەنەبێ بۆ نمونە ئێستا ئەگەر خانمێک حەزی لە ڕەنی کاڵ بێ بەڵام بەپێی زروفی ژیانی مناڵی وردی هەبێ ڕەنی کاڵ من قەت لەگەڵ ینی ناگونجێ لەبەری تۆ مناڵێکی وردە بێ بە حسابی پاک و خاوێنی بکەی حسابی میوان ئەەکەی هاتو چۆ ئەبێت ئەمە هیلاکیە بەڕاستی من پێم خۆشە ئەو ڕەنانە هەڵبژێرێ کە ئەرکی کەمترە لە ناو ماڵە بەڕاستی عنی ئەمە شتێکانی بەعام هەمومان ئەیزانین ئەرک و مەسئولیاتی لە ئێستایا ژن زۆرە ناشکرێ ئەرکێکی تریش زیاکەین ڕاستە بەڵام بە شێوەیەکی گشتی لەگەڵ ڕەنی ڕەساسیام ڕەساسی کاڵ گونجاوە زۆر لەگەڵ هەموو ڕەنەکانی تری شایەت باشە بەڵام بەگشتی ئەگەر سێرێکی کللتوری کوردەواری بکەین بە تایبەت کللتورە زۆر کلاسیک و کۆنە کە دێرینەکە جا ئەگەر جاجم بێت یاخود بەڕە بێت یان هەموو ئەو شتانی کە دانرابێت جانتا هەر شتێکی کە بوو بێ لە ناوماڵە زۆرترین ڕەنگە ئاگریەکان بەکارهاتووە پرتەقاڵیە سوورە زەردە ئەگەر ئەمە لە ناو هزرماندا ما بێتەوە حەسکەین تێکەڵیکەین گونجاوە لەگەڵ ئەو ڕەنگە سادانە هەندێک جار بوونیان هەبێت لەسەر چوزانم قەنەفەیەک لەسەر مێزەکە لەسەر ئەو شێوازانە بۆ نازۆر زۆر جانی شەبێت تۆ هەوڵبەندا ئیمەن دیوار قەنەفا عنی شتە ئەساسیەکانی لە من خۆم ئیشی دیزاینکردنم لەسەر چییە من ماوەی 3 ساڵە لاوە چەیەک تاقم قەنەفەم دانابێ بەڵام هەموو جارێکە دیزاینم کردو گۆڕیمە جاری وا بۆ توانە قەنەفە زۆرە گۆڕی عنی شکلی شتەکانی وا گۆڕیوە هەر لە ڕێگەی ئەکسسواراتەوە لە ڕێگەی گۆشەیەکەوە بۆ نمونەکە ئەی گۆڕیان لەو حەیەکەوە تەواوی دیزایانی ژوورەکەم پێ گۆڕیوە ئەتوانی و ڕانایی حەزە لێیە لەبری ئەوەی کە لە ئەساسیاتی ژوورەکەی بۆ نمونە لە دیواریان لە قەنەفەکە بەکاری بێنی ئەتوانی لە ڕێگەی ئەکسسواراتەوە یان گۆزەیەک بێت گوڵێک بێت گۆشەکان بێ ئەتوانی ئەو ڕەنەی دڵخوازی خۆتە بەکاری بێنی لە دیزاینەکەیە باشە ئەم گۆڕانکاریانە بەگشتی کە باسمان کرد تا چەند کاریگەری هەیە لەسەر ئارامکردنەوەی دڵ و دەروون یاخود هەستکردن بە ئیسراحەت لە ناو ماڵەکەت بێ لە شوێنی کارەکەت بێت یاخود لە شوێنی حەوانەوەت بێ بێگومان کاریگەریکی زۆری هەیە ئەمەش بە پێش کەسەکان ئەگۆڕێ لەوانەیە کەسێک بێ حەزی لە ئاڵۆزی بێ حەزی لە قەرەباڵخی بێ هەش بێ حەزی لە سادەی بە لە ڕەخستنە ناتوانین ئەمە تهدیدکەین بەپی کەسەکان ئەگۆڕێ سا من شخصی خۆم لاواچی حەزم لە سادەی بێ حەزم لە ڕەنی کەم بێ بەڵام هەبێ حەزی لە ئەلوان بێ ئەمە بەپی کەسایەتیەکان ئەگۆڕێت یعنی شتێک نییە بڵین ئەبێ هەروە بێت باشە ئەتوانم لەبارەی ستایلی جلوبەرێک یاخود شوێنی کاریشەوە پرسیارە لێ بکەم خات و پەیام یان تەنها دیزایانی ماڵ و شێوازی دانانی کەرەستەی ناوماڵ کاتە بۆ شوێنی کار کام ڕەنگ گونجاوە بۆی کە حەز بە ماندوێتی کارەکەت نەکەیت هەر هیچ نەبێت لەگەڵ ماندووبوونەکەتە کەمێک ئارام بیتەوە لەگەڵ ئەو ڕەنگ و ستایلەی کە دادناوە کێشەیەکی منەوە بەس حەزم لە ڕەنی ڕەژە زۆریش ڕەش بەکارهێنم باشە ئەگەر حەزی تۆش نەبێت وەکو دیزاینەرێک بۆ نمونە تو ئەمە حەزی شخصی خۆتە بەڵام وەکو دیزاینەرێک کام ڕەنگە گونجاوە بەپێی وەرزەکان نەگۆڕێت ئەتوانی لە هەر وەرزێکە ڕەنی گونجایی خۆی بەکاربێنی بۆ نمونە لە پاییزە ڕەنی خەنەی شتێکی جوانە بۆ ئەو وەرزە لەبەر یەکەی دەهانی لەگەڵ جەوەکەیە شتێکی زۆر جوانە یان ئەگەر سەهرەیە شتێکت هەبێت چوونە دەرەوەیکە شتێکەوە عادەتەن ڕەنی ڕەشە بێ هەڵبژێری چونکە ئەنیقا تر هەر شوێنە یعنی ڕەنێکی تایبەتی خۆی هەیە ناکرێ زۆر کەسی وا شەیە عنی ناتوانانی بۆ نمونە من لاچ حەزم بەس لە ڕەنی ڕەش بێ هەیە حەزی بە هیچ شێوە لە ڕەنی ڕەش نەبێ ناتوانیت زۆر سنوورداری بکەی ڕەنەکان باشە بەپێی کەسایەتیەکان ئەگۆڕیت ئەمێ باسیەوەشم بۆ بکەی بەکارهێنانی کەلوپەلە سروشتیەکان یاخود ئەگەر بڵین وەکو ئەکسسواراتێک
ئینجانەیە کە ڕووەکێکی سروشتی تیا بێت تا چەند گرنگە هەبێت لە ناو ستایلەکانە. بە تایبەتی بۆ ئەم ساڵ کە سادەیی و مینیمالیزم باوی بوو زۆر ڕەنگی سەوز لەگەڵ دیکۆرەکانە هەمووی ئەگونجاو بە ئام ئەگەر دیقەتی ناو سۆشیال میدیاش بین ئەو خانمە ڤلۆگەرانە کە لە ساڵە ینی دیزاینیان کردو ڕێخستنیان کردو بە زۆری ئینجانە و گوڵی سروشتیان زۆر بەکارێنا و شتێکی زۆر جوانیش بووە دیقەیت بین هەمویان بەشێکیان تایبەت کردو لە ماڵەکەیە بە گوڵ و گوڵزار و ئینجانی سروشتی ئارامکەرەوەشە بەڕاستیانی تۆ ڕەنی سەوز ئەگەر هەموو ڕەنەکانت مات بێ بۆ نمونە ئەگەر ڕەش و سپی بەکاربێن ئەگەر سەوزی لەگەڵا بێ کرانەوەیەک و جوانێکی تایبەتی خۆی ئەیا بە و شوێنە. باشە پێویستەکە ئێمە لەگەڵ ستایلە مۆدێرنەکانە بڕۆین لەگەڵ گۆڕانکاری دیزاینەکانە بڕۆین مەرجنیە ئەوش وەکو باسم کرد بە پێی کەسایەتیەکانە گۆڕێ وتم هەنێ کەسێ حەزی لە کلاسیکە و لەو کلاسیکەی خۆیان ئەمێنێتەوە هەیە هەر بە تەبیعەت حەزی لە گۆڕانکاری نیە لە شتێکە ئەمێنێتەوە ئەنیەها دیکۆرە گرەکە خا بڵین پێی خۆش نیە بە هیچ شێوە گۆڕانکاری تیا بکرێ کەسی شێ حەزەکە بە بەردەوامی یەکێکی وەکو من کە ئیشی دیزاینەکەم بە پێی ئیشەکەم بێت بەردەوام پێویستم بە گۆڕانکاریە بەردەوام پێویستم بە تازەکەریە ڕێخستنی تازە ئەبێشتی تازە پیشانی بینەر بم فکرەی تازە بم بە خانمان ئیشان لەگەڵا بکەم ئەمە یعنی شتێک نییە سنوور کراو بێ هەیە گوێنایەت یعنی بۆ نمونە 4 بۆ 5 ساڵاچە لە مۆدیلێک و لە ستایلێک و لە شوێنێکا بمێنێتەوە پێویست نەکابی گۆڕێت ڕاستە ئەمە ئەکەوێتەوە سەر کەسەکان خۆیان ڕاستە زۆر جاریش تۆ ئاسوودەی ئارامی بەو ستایلەی کە هەتا یاخود ماڵێک شێوازێکی بەڵێ جیاواز کەلوپەلەکانی داناوە بەڵام ئەوە لە ناو ئێمەشدا هەیە زۆر جار میوانێک یەت یاخود کەسێکی نزیکت یەت ڕەخنە لە سەر لە بەری یەگرێت و اینجا ئەوەی جێی داخەوەیە کە ئەو کەسە و خاوەن ماڵە ئەکوێتە ژێر کاریگەری ئەو ئەبێتەوەی کەیتر شوێنەکەی خۆی بەدڵ نەبێ بەو هیوام کە خانمان و تۆش بەردەوامی بدەی بە بوارەکەت و خانمانیش هەمیشە لە ڕێگەی جوان و دەست نەخشینی یاخود دەست ڕەنگینیەکانیانەوە ماڵەکان بنەخشێنن تا هەمیشە ئارامی میوانی ماڵی هەمومان بێت زۆر سپاس خات و پێم عەلی کاوەکو دیزاینەرێک ئەم بەیانێ میوانی بەیانی 24 بووی سپاس بۆ ئێوەش سپاس بۆ میوانداریەکەتان زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتانە سپاس.